ڕۆژتان باش لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی کاتژمێر 11. ئەنجومەنی وەزیرانی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانی لەسەر چەند تەوەرێکی گرنگ کۆ دەبێتەوە. بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سۆران بڕوانامەی کۆرسێکی ڕاهێنانی ژینگەی لە وڵاتی چین بەدەست هێنا. وەزارەتی دارایی ڕاگەیاند بانکی TBI یەکەمین کارتە بانکیەکانی ڕادەستی تیمی هەژماری من کرد. دووبارە سڵاو. ئەنجومەنی وەزیرانی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانی لەسەر چەند تەوەرێکی گرنگ کۆ دەبێتەوە. ئەمڕۆ چوارشەممە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانی تەوەرەکانی خستنەڕووی راپۆرتی دووەمی جێبەجێکردنی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ و بابەتی وەرگرتنی گەرمی جوتیاران گفتوگۆ دەکەن. هەر لا کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیراندا خستنەڕووی دوا پێشاتەکانی دۆسیەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم گفتوگۆکردن لە سەرداشکاندنی ڕێژەیەک لە پارەی کەڵەکەبووی کارەبا. بەڕێوەبەری گشتی کارەبای سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 83,000 هاوبەشی کارەبا هەیە کە بەسەر جۆرەکانی ماڵان میری بازرگانی کشتوکاڵی و پیشەسازی دابەش بوونە بڕە پارەیەکی زۆری کارەبا قەرزدارن. ئەندازیار ئەردەوان ئیبراهیم بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای سۆران ئاشکرای کرد هاوبەشان نزیکەی 76 ملیار دینار قەرزی کارەبایان لەسەر کۆبۆتەوە. حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕەچاوی دۆخی هاوڵاتیانی کردووە و دەتوانن بە چەند قیستێک پارەی کارەبا بدەنە بەشی فرۆشیاری یا ژمێرکاری کارەبا. بە پێی زانیاریەکانی زاری کرمانجی لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانی بڕیاری داشکاندن و لێخۆشبوونی بۆ قەرزی کەڵەکەبووی هاوڵاتیان لە چەند کارتێکی حکومی دەرکرد یەکێک لەوانە لێخۆشبوونی سەدا 20 قەرزی کارەبایی نیشتیمانی بوو. هەژار ماهیر بەرپرسی فەرمانگەی ژینگەی سۆران بازاری کرمانجی گوت لە میانەی بەشداریکردنمان وەک شاندێکی ژینگەی هەرێمی کوردستان لە وڵاتی چین بۆ ئەوەی سوود لە ئەزموونیە وڵاتە لە ڕووی پێشخستنی ژینگە وەربگرین لە ماوەی 15 ڕۆژدا چەندین کۆبوونەوە و چالاکیمان ئەنجامدا. ببورن گوتیشی لە کۆتا کارەکانمان وێنەی ئەشکەوتی شانەدەرم پێشکەش بە زانکۆی مەنگۆلیا کرد هەروەها وەک بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی دارەی سۆران بە ئاڵای کوردستان و جلی کوردی بڕوانامەی کۆرسێکی ڕاهێنانی ژینگەی نێودەوڵەتیم لە وڵاتی چین بەدەستهێنا. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە کە بانکی عێراقی بۆ بازرگانی TBI یەکەمین کۆمەڵەی کارتە بانکیەکانی ڕادەستی تیمی هەژماری من کرد. لەو ڕاگەاندراوێکدا وەزارەتی و دارایی بڵاوی کردوتەوە کە ڕۆژی سێشەممە لە چوارچەوەی پرۆسەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگای پرۆژەی هەژماری من بانکی عێراقی بۆ بازرگانی TBI دەستی کرد بە ڕادەستکردنی یەکەم کۆمەڵەی کارتە بانکیەکان بە تیمی هەژماری من کە پێکهاتبوو لە 3 کارتی بانکی 368 فەرمانبەری سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەش خراوەتە ڕوو حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرۆشەوە چاوەڕێی وەرگرتنی کارتە چاپکراوەکانی دیکەی بانکەکەیە بۆ ئەو فەرمانبەرانەی کەوە بانکی ناوبراویان هەڵبژاردبوو. لە چوارچەوەی پرۆژەی هەژماری من و لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا زانیاریەکانیان بۆ بانکی ناوبراو نێردرا بوو تاوەکو بە زووترین کات بتوانێت کارتەکان ڕادەستی فەرمانبەرانی خوازیار بکات. هاوکات لە ڕاگەاندراوەکەی وەزارەتی دارایی ئاماژە بەوەش کراوەکە هەر بەم بۆنێشەوە هیوادارین سەرجەم و چەخۆران بەردەوام بن لە تۆمارکردنی خۆیان لە پرۆسەی بە بانکیکردن لە ڕێگەی هەژمار هەڵبژاردننی یەکێک لەو 7 بانکانەی کە ئێستا لە پرۆژەی هەژماری مندا بەردەستن. ئێوارەی دوێنێ سێشەممە حکوومەتی عێراق بە شێوەیەکی فەرمی پشووی ڕۆژانی جەژنی قوربانی ڕاگەیاند. نووسینگەی ڕاگەاندنی محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بڵاوی کردەوە لە ڕۆژی یەکشەممە 16 حوزەیرانی 2024 تاوەکو ڕۆژی پێنجشەممە 20 حوزەیرانی 2024 بە بۆنەی جەژنی قوربانەوە لە سەرجەمدام و دەستگاکانی حکوومەت دەبێتە پشووی فەرمی. ئەوەشی خستە ڕوو لە ڕۆژی یەکشەممە 23 حوزەیرانی 2024 دەوام لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراق دەست پێ دەکاتەوە. لە دوا هەواڵدا وەزارەتی تەندروستی لە ڕاگەیاندراوێکدا دۆزینەوەی گروپێکی دەگمەنی خوێنی ئاشکرا کرد و ڕایگەیاند
ئەم هاوڵاتی عێراقیە دەبێتە یەکەم کەس لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی کە هەڵگری ئەم جۆرە خوێنە دەگمەنەیە. لە ڕاگەاندراوەکەی وەزارەتی تەندروستی عێراق داهاتووە هاوڵاتیەکی عێراقی هەڵگری جۆرێکی دەگمەنی خوێنە لە جیهاندا کە بە بۆمبای فێنۆتایپ ناسراوە. وەزارەتی تەندروستی عێراق دۆزینەوەی ئەو جۆرە خوێنە بە دەستکەوتێک ناو دەبات و دەڵێت ئەنجامی پشکنینەکان لەلایەن لیژنەیەکی نێودەوڵەتی پشتڕاستکراونەتەوە. ماڵپەڕی ناوەندی کتێبخانەی گشتی نیشتیمانی زانستی پزیشکی ئەمریکا توێژینەوەیەکی لەبارەی ئەم جۆرە خوێنە بڵاو کردوتەوە و یەکەم حاڵەتی دەرکەوتنی ئەو جۆرە خوێنەش لە بۆمبای هیندستان دۆزراوەتەوە. هەروەکو لە توێژینەوەکەدا ئاماژەی بۆ کراوە و لە کۆی 10,000 هاوڵاتی ئەو وڵاتە یەکێکیان هەڵگری ئەم جۆرە خوێنەیە و لەسەر ئاستی ئەوروپاش لە کۆی 1 ملیۆن کەس تەنیا یەک کەس ئەو جۆرە خوێنەی هەیە. ئەو جۆرە خوێنە تەنیا دەتوانێت خوێن لە هاوگروپەکانی خوێنی خۆی وەربگرێت و هیچ جۆرێکی دیکەی خوێن قبول ناکات. لە ستۆدیۆ زاری کرمانجی گەشتی هەواڵەکان پێشکەشکرا تا بێگەشتنەوەمان خواتان لەگەڵ.